دوێنێ شەو کات ژمێر سعات 6 شەو نەخۆشەک وەفاتی کردووە. نەخۆشکە سەرەوەی تەمەنی سەرەوەی 80 ساڵ بووە، بە نەخۆشی کۆڕۆنەجیانی لەدەستداوە، لێرە لە چاودێری چڕ داخل بووە. لە پاشەوەی کە نەخۆشەکە وەفاتی کردووە، کەس و کاری نەخۆشەکە هاتینە ناو نەخۆشخانە، ژمارەیان تۆزێک زۆر بووە، بە چەکەوە هاتینە ناو نەخۆشخانە. قسەی نەشیاویان بە کارمەندی تەندروستی کردووە و هەروەها ئەمبولانسیان جامی ئەمبولانسیان شکاندووە و بەردیان بەر ئەمبولانسداوە و غورفەی شۆفێرەکان و کەلوپەلی ناو نەخۆشخانەیان تێکداوە و ئەم کارەشیان کردووە لە بەرەوەی نەخۆشەکەیان مردووە. ئەم نەخۆشەیەش لە ناحیەی تەندروستیەوە، لە ناحیەی نەخۆشخانەوە هەموو شتێکیان هەموو کارێکی بۆ کراوە، ئۆکسیژینە و دەرمانە و دکتۆر دیتیتی و کارمەندی دیتی، بەس ئەمان دیارە قبولیان نەکردووە کە تەقبولیان نەکردیەکەی نەهۆ مردووە. ئەمە لێرە دەم هەیە ڕوونکردنەوەکی بکەم. لەو ڕووکرد هەر کەسێک سکاڵای هەبی لەسەر نەخۆشخانە، هەر کەسێک ڕازی نەبیتن بە چارەسەری ناو نەخۆشخانە یان نەخۆشێکی لێ مردوو یان نەشتەرگەریەکە یان هەر شتێکی بۆ کرا کە دەزانی کەوا دەزانی کەس و کاری نەخۆشیان هەر نەخۆشەکەوا دەزانی کەم تەرخەمی بەرامبەر کراوە بەرامبەر کەس و کار، دەتوانی سکالا تەقدیم بکاتن.